خۆم و زمانی دایک لە ڕۆژی زمانی دایکدا. دێتە بیرم چۆن هەست و ڕۆحم بە وێنە ڕەنگاوڕەنگەکانی کتێبی خوێندنەوەی کوردی ڕەنگاوڕەنگ دەبوون. یادەوەریەکانم وەکو زنجیرەیەک لە وێنە ئەرخەوانیەکانی منداڵی درێژ دەبنەوە ناو قوڵای ژیان و هیوا و متمانە بەخۆبوون. دوایی کە فامم کرد ئەوەشم زانی کە ڕەنگە ئەفسوناویەکان هەر هی کتێب نین، بەڵکو ڕەهەندەکانی لە دایکەوە سەردەگرن. وێنە جوانەکان لە بنەڕەتدا ڕەنگدانەوەی جوانی دایکن، لەوێوە زمان درێژ دەبێتەوە ناو ڕۆح و وجدان و شانازیمان. لەو زەمن و بە بەردەوامیش باوەڕم هەروە بووە کە فێربوون لە هیچ پنتێک کۆتایی نایەت، هیچ بربەستێکش نییە لە بەردەم حەزی فێربوون خۆی بگرێت. ڕێک وەکو زمان کە هەمیشە لە گەشەکردندایە، وێوەتریش وەکو خۆشەویستی دایک هەڵدەکشێت و هەرچەندە زۆر بڵێ دەبیت، هێندە بۆنی دایک بەو دەوروبەرەدا زیاتر دەپڕژێت. ڕۆژی زمانی دایک لە هەمووان پیرۆز بێت.